سحرێکی تر هەیە جۆری سحری شێتکردن، یعنی کابرا شێتەکە. لە حەدیثە هاتووە ئیمام ئەحمەد ومانە گێڕێتەوە لە خاریجەی کوڕی سەڵت، ئەویش لە مامەیەوە ئەڵێ چووە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئیمانی پێهێنا و دوایی گەڕایەوە. لە ڕێگا کە گەڕایەوە دای بەلای قەومێکە تێپەڕ بوون. ئەوانی شوتیان کاکە ئێوە لەکوێوە دێن؟ وتیان وەڵا لە فڵان شوێنەوە. وتیان دە ئێوە لای کەسێکەوە دێن ئیدعای پێغەمبەرایەتیەکە، ئێمەش کەسێکمان شێت بووە، بزان شتێکتان پێ نییە بۆ ئەم شێتەی ئێمە. جا ئەویش ئەڵێ منیش چوومە لای شێتەکە و دەستم کرد بە ڕوقیەکردن بۆی. سورەتی فاتیحام 3 ڕۆژ بەسەریەکە ئەخوێندە سەریا، هەر جاری دووجار ئەم خوێند بەسەریا، 3 ڕۆژ چاک بوویەوە. یعنی شێتەکە چاک بوویەوە بەو ڕوقیەیە، بەو دوعایە سورەتی فاتیحە کە هەمووتان لەبەرتانە. ئەڵێ دوای هاتمە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆم باس کرد، ئەڵێ 100 مەڕیان پێدام لە ئەجری ئەو ئیشە. دوای وتمە پێغەمبەری خوا، وتم حەڵاڵە وەریگرم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وەری بگرە، چونکە تۆ بە ڕوقیەیەکی حەڵاڵ وەرت گرتووە. ئەڵێ منیش وەرم گرت. گەنجێک کولیەی توبی تەواو کرد، یعنی 6 ساڵ کولیەی توب. طبعا نەزانن بە ئاسانیش دەرەجەی کولیەی توب بەدەست نایە. کابرایەک کولیەی توبی تەواو کرد، ئیتر یعنی ژیانی هەمووی کۆشش بۆ ئەوەی بگاتە ئەو مەرتەبەیەوە. خۆتان شەزان دکتۆر بۆ وڵاتی ئێمە و بۆ مسلمانان چەند زەرورە. هەر ئەو ڕۆژەی کە شەهادەکەی وەرگرت، یەکێ لە ئافرەتێک لە خزمەکانی داوای لێ کرد، وتی ئێستا تەواوتر کولیەت تەواو کرد، ئەبێ فڵانە کەس بخوازی. میمکی خۆی ئەمیش وتی من هیچ بەرنامەیەک نییە بۆ ژن خواستن ئێستا، و نایش زانم چی کاتێ ئەمە ئەو بەرنامەیە بکەم، و جارە خەریک خوێندنم و خوا کەریمە. ئەمیش وتی نا ئیلا ئەبێ بیخوازی. چوو بۆ لای ساحرێک، بۆ لای جادوبازێک کەوا فڵانە کەسی لە دڵا خۆشەویست کاتۆ بۆی بیخوازێ. ئیتر طبعا ساحریش یەک و دوو ناکە، پارەی بیتێ، دینی خۆی ئەفرۆشێ، ئیمانی خۆی ئەفرۆشێ. سحرێکی لێ کرد، ئەم گەنجە بەناو کۆڵانەکانە ئێستا شێتە دێت و ئەڕۆ، بەناو کۆڵانەکانە دێت و ڕۆشێت. لا حول ولا قوة